منی بێکاز لە سوچی تاریکی ژین منی بێکاز منی بێکاز لە سوچی تاریکی ژین زووکە تخوا ئاواتم بێنە دیەم شەو زووکە تخوا ئاواتم بێنە دیەم شەو زووکە تخواتم بێنەدی ئەمشەو یارە جوانەکەم گوڵەی شۆخ و شەنگ خونچیلانەکەم دڵگۆشای دەمتەنگ یارە جوانەکەم گوڵەی شۆخ و شەنگ خونچیلانەکەم دڵگۆشای دەمتەنگ دڵگۆشای دەمتەنگ ئەو شەوە دیارە قەدری دڵانە جەنگەی بەهارە مانجی گوڵانە ئەو شەوە دیارە قەدری دڵانە جەنگەی بەهارە مانجی گوڵانە جەنگەی بەهارە مانجی گوڵانە جەنگەی بەهارە مانجی گوڵانە جوانن سەحدەمە کاکە ئێمە لە تەلەڤیزیۆنی سۆشیالیستەوە بەرنامەی سایە هونەرمەندانمانەیە ئەو برادەرەمان بینی زەربێکی بەدەستەوە بوو گۆرانی شتانەوت کێتان دەنگی خۆشە تقریبا خۆزیە گەڵی لەگەڵ هیچ گۆرانێکاتان شتێکمان پێ بڵێن هەر بۆ خۆشی بۆ خۆزیە بڵێ گۆرانی ئەڕەوەڵا ئەگە گۆرانی جەلاسایی شتان لەبەر بێ ئێمە بەرنامەیەم جارەمان چاوپێکەوتن بۆ لەگەڵ جەلاسایی چوین بۆ شاری هەولێر لە ئێمە قابلێ و ماکردووە دەستان گۆرانی و نازانم ئەواڵی لەگە باشە دەی سەوتەکەین بۆ شاخ و دەشت و دڵ شاخ و دەشت و دڵ هاتم پش و بدەم تا وێنەی کاری لە پڕ پەیدا بوولم فێریشتەی جوانی فێریشتەی جوانی لا بێمەی لەکەڵ جەرگم بێڕەوە گیرۆ دەیکرێتم ئەو جووتە چەڭەوە ئەو جووتە چاوە برا گەورەکەمە لە بەرنامەی سایە هونەرمەندانەوە هاتوونێتە خزمەتان لە تەلەڤیزیۆنی سۆشیالیستەوە بەرنامەی سایە هونەرمەندانمان هەیە ئایا لە سەیران شتە کەسان گۆرانیتان نەوتۆم ڕۆ والله ئەمڕۆ باز دەکەن گۆرانیتە لە برادەران کە دانیشتنی چیان گۆرانی سەڵتی زۆر خۆش بوو ئێستا لەگەڵتانەوە ئێستا لەگەڵمان ماوە گۆرانی نەماوە یەکەوە مەبەستمانێ بەس لە سەیرانە گۆرانیە لە نێوەکو لە هەموو کاتێکا گۆرانی هەست کاتێ دڵمان خۆش بێ کوردستان لە ئاستیا بێمە گۆرانی ئەڵێن و ئەو پەڕی ژیانی خۆشی و سەروەریمانەیەوە وەڵای بەڕێزم ئێمە ئەم بەرنامەی ئەم جارەمان لەسەر هونەرمەندێکی زۆر دەنگخۆشە کاک جەلال سەعید لە شاری هەولێرە ئێمە لە سایە ئەشتی وتوانیمان بچین بۆ شاری هەولێر بە بۆنەی ئەمە ئاشتەیەکی ئێستا هەیە لەوێ چاوپێکەوتنمان لەگەڵ کردووە ئایا جەنابە قەت ئاشنایەتی بە دەنگی جەلال سەعیدە بووە پێ خۆشحاڵین بە سەوتی جەلال سەعید وە لە شاری هەولێری خۆشەویستەوە ئێمە هەموو خەڵکی سلێمانی زۆر شادە بە سەوتی جەلال سەعید و پێ خۆشحاڵین هەر دووبارەی بکاتەوە گۆرانەکە بۆ پەڕی خۆشیەوە ئێمە زۆر سپاسی بەڕێستەکەین ئەویش بە بۆنەی دابڕانی ئەو زروبەی کە ڕوویا بوو لە ڕێی بەرنامەکەەوە ئینشەڵا ئەگە بەڕێستان ببینن ڕێز و سڵاوی نردوو بە هەموو جەماوەری شاری سلێمانی و هەموو جەماوەرێکی ئێمە سڵاو و ڕێزمانەیە بۆ جەلال سەعید پێ خۆشحاڵین و بە خێراتنی جەنابی شتانەکەین وەڵای ئێمە بەرنامەیەکمان هەیە بە ناوی سایە هونەرمەندانەوە بۆ دیداری ئەم جارەمە هونەرمەندێکی بەڕێز هەیە ناوی جەلال سەعید ئەگەر ناوانگتان بیست بێ لە شاری هەولێرە توانیمانە بە بۆنەی ئاشتیەوە سەردانی بکەین لە هەولێر جایەوە کەستان گۆرانێکی و نازانن چەکان کوڕەکان گۆرانێکی هەیە کە لەگەڵ هەڵپەرچەکە لێدە هەڵپەرچە کوردەکە بەڵەوەی کە لەگەڵ تابلۆکان ئەکات لەگەڵ تابلۆکان زانی
چاوانم بیبی لی تو چاوانم بیبی لی تو چاوانم بشرم چولا تهره هرانم أرقيق إلى برسين ومميلة أرقيق إلى برسين ومميلة بنازو نميلة هذا تميلة زۆر سپاس بۆ خەنچی سپاس هیوادارمەوە لە سەیرانی خۆشیە بن بەس ئایت پامێکتان هەیە بۆ ئەم زروپە بۆ ئاشتی بۆ ئەوەی کە ئێمە توانیمانەوە و نەرمەندان سەردانی شاری هەولێر بکەین و ئەو دیدارە لەگەڵ ئەو نەرمەندایە بکەین ئەمە بەڕاستی ئەو هاتوچۆیە زۆر پیرۆزبایی دەکەین هیوادارین کەوا ئاشتێکی سەر تا سەری هەموو کوردستان بگرێتەوە هەموو گەری کورد بە ئاسوودەی و بە ئاشتی بەیەکەوە بژی و وەزع ئازادیی کەوا هەیە لە کوردستانە بەگشتی هەموو سوودی لێوەرگرین و ئاسایش باڵی کێشە بەسەر هەموو کوردستان ئەو بەخێر بێن سەرچەم سپاس بۆ ملایەکتان یاخوا لە سەیران و خۆشیە بن سپاس سەلام عەلیکم ئەم کاتتان باش برادر بەڕێزانیەوە کەین بۆ سەیران زیاتر حەزەکەن گوێ لە گۆرانی بگرن لەو شەوەی کە ئێستا دانیشتین یا خۆتان گۆرانی هەڵەن بۆ خۆتان وەڵاهی ئێمە زیاتر لەبەرەوەی خۆمان دەنگخۆشمانتیانە و زۆر حەزیشمان لە گۆرانی پێشکەشکەین ناتوانین خۆمان بیڵین لەبەرەوە زیاتر ئەحتیمال دەگەنە سەر تەجدید و ئەو گۆرانیش ئێمە پەسەند دەگەن زیاتر گۆرانە شەعبیەکانە وەکو ئێستا خۆتان گوێتان لێ ئێمە لەسەر کاسێتەکەمان شریتێکی حەسەن زیرەی شیتیایە لەسەرە کەوە حەزی زۆر کەسەمانە لەو گۆرانیانە بەڕێز کاکفواد جەنابە کاکفوادجان ئێمە بەرنامەیەم جارەمان سایب هونەرمەندان توانیم ئەو ڕێچکەی بشکێنین کە شەڕی ناوخۆ دروستی کردووە چون بۆ شاری هەولێر و سەردانی بەڕێز جەلاسەعیدمان کردووە ئەو ژەمیانی بەرنامەکەەوە زۆر ڕێز سڵاوی ناردوو بۆ یەکەیەکە ئەو جەماوەری کە ئەوی خۆشەوێتە لە سلێمانی و لە هەموو شوێنەکان ئایا ڕای بەڕێستان چیە بەرامبەرە و هاتوچۆی هونەرمەندان کە ئێستا توانین بچین بۆ شارەکانی تری کوردستان ئێمە زۆر سپاسیەوەکەین وەک تەلەڤیزیۆنی سۆسیالیست کە توانینتان ئەو ڕێچکەیە بشکێنین بەڕاستی ئەو ئاواتی هەموو کەسێکە لە کوردستانە کە ئەو سنوورە دەستکردەی کە دوو لایەنی سیاسی دروستیان کردوە لە بینی کوردستاندا نەمێنەوە هونەرمەندانی دەست پێشخەریان کردووە بۆ ئەو سنوورشکاردنە بەڕاستی ئێمە زۆرمان پێخۆشە کە جۆمان لە دەنگی هەموو هونەرمەندان بێچی لە سلێمانی بێچی لە هەولێر و جەنابی شتانۆک و ئاماژەتان پێدا چاپێکردن لەگەڵ هونەرمەند جەلاسەعید کردووە جەلاسەعید یەکێکە لەو گۆرانی بێژە میلیانی کە بەڕاستی ئێمە بە تامەزرۆی گۆرانیەکانین و جێی داخەکە ئێمە ئەم سنوورت بەسنی کە دروست بووە لە بینمانە تەنانەت لە هونەرمەندانیش دابڕاوین لە شاری سلێمانی بۆ ئێستا زۆرمان پێخۆشە کە وەکو ئاماژەمان پێ ئێمە لە دوای ئەو سنووربەزینەوە بەسنەوە جۆمان بە هیچ گۆرانیش تازی ئەو هونەرمەندانی شاری هەولێر نەبووە بە تایبەتی جەلاسەعید کە توانم بڵێم پێش ڕاپەڕینە مەزنەکەی ئێمە گۆرانیەکانمان بیستووە و من شخصی خۆم گۆرانی تازی جەلاسەعیدم نەبیستووە تەنها لە ڕێی تەجیلەوە نەبێت ئەگەر ئێوەش بتوان گۆرانیش تازی جەلاسەعید پێشکەش بۆ ئێمە بکەن ئەوە مای خۆشحاڵی هەموو لایەکە زۆر سوپاسانەکەین بەڕاستی بۆ ئەو مەسەلەی ئیشێکی باشتان کردووە ئێمە شەر هەمومان حەزمان لە گۆرانیەکانی جەلاسەعیدە و ئەو ڕێچکەی ئێوەشکانتە شتێکی زۆر پیرۆزە بۆ بەدیهێنانی ڕێبازەکانی ئاشتیە دەستان خۆش بە دەستخۆشیتان لێکن بەڕێز کاک جەلاسەعید لە ڕێگەم بەرنامەیەوە سڵاو و ڕێزی ناردووە بۆ هەموو جەماوەری شاری سلێمانی خاستان بۆوانی کە حەزیانە دەنگی ئەوە ئەڵێ ماوەیەکی زۆرە کە دابڕاوم لە جمهوریەکەم لێیە چەند گۆرانەیە کە تازەیە بڵاو نەکراوەتەوە پێشکەشێکا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێوەش ئایا پێشکەشێکن بەچێ وەڵای ئێمەس پێشکەشێکەکەین بە هەموو خۆشەویستان و دۆستانی شاری هەولێر بۆ هەموو ئەوانەی کە حەزیان لە ئاشتیە پیرۆزباییتان لێکن سپاس بۆ هەموو لایەکان سپاس وڵای بەڕای من هونەرمەند حەق نییە پەیوەست بێ بە هیچ شوێنێکەوە حەقە ئازاد بێت ئەوە ڕای منە بەڕاستی حەقە ئازاد بێت یعنی تۆ پێ خۆشە تۆش توانی کار و چالاشیەکانی خۆت لە هەولێر ئەنجام بدەیت حەز زۆریشم پێ خۆشە کاگومێت جەنابەت زۆر جار جوێم لێ بوو کە گۆرانیەکانی هونەرمەند جەلاسەعید دەبێتەوە ئەمڕۆ لەم سەیرانەشە جوێم لێ بوو کە شتێکی ئەوە دێ ئەتوانی کۆپلەیەک مەقامێکی بەستەیەکی کاک جەلالمان بۆ بڵێیت بەسەر چاوان من تەمان سڵاو ڕێزمێ بۆ کاک جەلال زۆرم خۆشەوێ یەکێکە لە هاوڕێ عەزیزەکانی خۆم و کاک جەلال هونەرمەندێکی زۆر سەرکەوتووە بەس نەکبەتی ئێمە و ئەوان ئەویش لەوەیە کە کووردە ئەوە لە قسمەتە ساقی لە بادەی دەستێ دێراوانگا ساقی لە بادەی دەستێ دێراوانگا بادە دەرمانە بۆ دڵی تاوانگا تێکە بۆ تێکە داخڵتی ماوابێ دەرونی فەرغەم لامەی تێر ناوابێ
تيكا وتيكا دخلتي موابي دروني بارغم لا ما يتيرنا وابي جيشي ميناتي سر اليوي قريتم جيشي ميناتي سر اليوي قريتم دوري بزاري وسودي بردو دوري بزاري جاني سيوا واندم دوري بزاري جاني سيوا واندم قريها ناسم سيني برجا واندم قريها ناسم سيني برجا واندم وەڵام جەنابتان گەشتونەتە لووتکەیەک لە هونەری میلیا بەس لە شاری سلێمانی ئەو ناگەیارم لووتکەی هونەرمەندی میلی هەیە کە لاسایی دەنگی بەڕێز دەکەنەوەی تر نازانم ئەگەر لە هەولێریشا کەس بڵا لە هەولێریش هەیە دۆستێکمە ئەویش هەر گۆرانبێژە ناوی عوسمانە زۆر لە من نێزیکە زۆریش هیوایەتی گۆرانەکانی منە مستەبڕ یعنی خەریکی گۆرانەکانی منە بەڵام کە لە دوایویش نزیکترین دەنگ کە ئێستا کەس فەرقی پێ نەکا لەگەڵ من دەنجی شەماڵی کوڕما بێەوەی بێتەوە گۆرانی بنە نەیبینی هەز ناکەی نازانی ئەمنمیانەوە چکە بەخۆم یعنی کە لە ڕادیۆ گوێم لێ ناو تەکسی بووم مقابلەی لەگەڵ دەکرا پێش بچێ لە سەر گۆرانیانە بوو ساکەتی کاک زەرانەوە تۆی مڵی جارێ نازانم تێو دەنگە بناسنی دیکە گوێم شعرەکانی ئاڵوگۆڕ پێ کردبووی دی بەوەی هەستم کرد من بەو شتانەوەم نەکرد وڵا پێشتر ئەو زانیاریمان نانەگۆژینا پێمان خۆش بووش بدوێنین بەڕێوەڵا ئەو ئیشەڵا بۆ جارێکی دیکە عمری 26 ساڵ 25 ساڵ کاسێتی هەیە گۆرانی بۆ ئومێدیویش ڕێبازەکەی تۆ بگرێت و هەروە ڕێبازی زۆر نزیکە زۆر ئەرێوەڵا کاک جەلاجان جەنابەت چەند ئاوازت داناوە تا ئێستا بۆ خۆت وەڵاهی ئاوازەکانم زۆرە زۆربەی ئاوازەکان ئەوانەی کەەوە هەستیان پێ بکەم بۆ تەلەڤیزیۆنم کردوونە ئاغلبیانی خۆم بەخوای دێسکەی 35 دەبێ ئەوانەی خۆم ئەوانی تریش مامۆستان یارمەتیان داوم وەکو مامۆستا زەودەت وەکو مستەفا ڕەنجەڕۆ وەکو مامۆستا ڕزگار خۆشناو ئەحمەد چاوشین ئەوانە زۆر بەیان یارمەتیان داوم بەڕاستی ئێستاش ئاوازەشی مامۆستا نایفم لە بکنا ئەوی شەرعەزەمە مێجەر قەولە بۆ دوای ئینشەڵڵا تۆمارێکین مۆسیقاشتی بۆ خلاص کرد و مۆسیقاشت خەزم کراوە ماوە لەسەر تۆمارکردنەکەمان کاک جەلاجان نزیکەی چەند ساڵە بێت تقریبان گۆرانی ئەڵێ بەڕێزت وەڵاهی من ئەگە بەوەی ڕسمیات بێ لە ساڵی 76 چوومە تەلەڤیزیۆن لە سەرەتای هەفتاکان هەر لە ساڵی هەفتاوە دەستم بە کاسێت درێنان کرد بۆ تەجیلات و تۆمارگایەکان یعنی ئیدی کاسێت ئەو کاتە بە لاسایی لاسای حەسەن زیرەکەم دەکردەوە لاسایی نەرمەندە مامۆستایەکانم دەکردەوە بەڕاستی و کاتە گەنج بووم تا مشتاقی حەسەن گەرمێنیش بووم گۆرانەکانی ویشم دەگوت بەڕاستی ئیدی تا بۆ ساڵی هەفتاون و لە ساڵی هەفتانەوە بۆ یەکەم جار بابوو لەگەڵ تیپی سلێمانی دەمز بووین هەردووکمان تیپی سلێمانی و تیپی هەولێر چوین بۆ ستودیۆی پێنجی بەغدا تاکە گۆرانیشیان بۆ کردمیژن ئاوازی مامۆستا ڕزگار خۆشناو بوو بە ناوی دڵسوتاو ئیدی لەو کاتەدا ڕێبازێکی تایبەتم بۆ خۆم دۆزیەوە توانیم بکەومە سەر ئەو ڕێچکەی کە بە خۆم بتوانم استفادەی لێ بکەم و یاخود ئەوانەی کەم بەسەریدا زاڵدەم ئیدی ڕێبازەکەی خۆم گۆڕی وازم لە لاسایی گۆرانی بێژانی هونەرمەندانی تر کردەوە هەرچەند ئەوانە مامۆستای منن هەرچەند من مەکتەبی من حەسەن زیرەک و محەممەدی ماملێ بەڕاستی من هەتا دەمرم هەر مەکتەبی من ئەوانە مەدرسەی من ئەوانن ئیدی من لەوانەوە تووشی ئەوە هاتم کە بتوانم ڕێبازش تایبەتیش بە خۆم بدۆزمەوە ڕاستی لە هەوێنی وانی شەوی ئێستا شت دەکەم دەستخۆشی لێکم کاکە جەلاجان ئەمانێ بزانین پەیامی بەڕێزت چییە بۆ بەرنامەکەمان بەرنامەی سایی هونەرمەندان و بۆ جەماوەرەکە لە شاری سلێمانی دەوروبەری و لە هەر جێگایەکەم بەرنامەیەک بدەین وڵاهی دووبارە بەناوی خۆم و گشت هونەرمەندانی کوردستان پیرۆزبایشی گەورە لەو بەرنامە نازدارە دەکەم بەڕاستی بەرنامەی سایی هونەرمەندان وەکو سێبەرێک بۆ هونەرمەندان ئێمە هەموو کەس پێویستی بە سێبەرە هەموو کەس حەز دەکات لە کاتی ماندووبووندا و لە کاتی گەرما و لە کاتی ئیسراحەتکردندا بچێتە بەر سێبەرێکی خۆش و ئەو بەرنامەش ماشەڵڵا ناوێکی هەند جوانتان لێناوە سایی هونەرمەندان ئیدی کەس نییە وا بزانم خۆشحاڵ نەبێ بۆ بەرنامەیە ئیشەڵڵا سەرکەوتون
دووبارە ڕێز و سڵاوێکی تایبەتم هەیە بۆ خەڵکی سلێمانی و بۆ جەماوەری سلێمانی بۆ مشتاقانی دەنجی هونەرمەندانی کورد و بۆ ئەوانەی کە زۆر حەز لە دەنجی هونەرمەندانی کورد دەکەن و ئەوانەی کەوا ڕەسەنایەتیان پێوە دیارە ئەوانێکەوە خزمەتێکی ساچیان کردو بۆ ملەتەکەیان و دووبارە زۆر سوپاسیان دەکەم زۆر ڕێز و سڵام وەیە بۆ هەموو ئەهلی سلێمانی بۆ گۆرە و گسکەیان سوپاسیان دەکەم هیوادارم ئەو تەوقەش ئیشەڵا دەشێ و بە دیداری یەکتری هەموو شاد دەبینەوە بۆ هیواین ئێمەش لە کۆتایی بەرنامەکەی سوپاسی بەڕێستانی کە و دەرفەتە بیان بۆ ئەم چاپێکوتنە زۆر سوپاس بخێر بن سەرچەم سەرچاوم سوپاسی کاگرمانی کاک عەدنانیش دەکەین ئەلکەی شێشا و یارمەتیمان دەدا زۆر سوپاسی دەکەن دەستی خۆش بیاخ ئێمەش بە ناوی ساوی بەرنامەی ساوی هونەرمەندانەوە سوپاسی زۆر بەڕێز و خۆشەویست کاک عەدنانەکەین کە بە کامەری ڤیدیۆ هاوکاری کردین زۆر سوپاس صافي سوزاجان خاكات دنايا وانا وشخوين وانا وخالد البان صافي سوزاجان خاكات دنايا وانا وشخوين وانا وخالد البان وم بين الزامي تانا قسموا كسوين جير خاق قدنا ينذهان وم بين الزامي تانا قسموا كتسوين جير خاقنا يندهان كتسوين جير خاقنا يندهان كتسوين جير خاقنا يندهان ساقي وشا رجمان كردوا رجمان كردوا رجمان كردوا هذا ما زاروا يشود الدواء يشود الدواء يشود الدواء كاتك قاروا هنا سجيرها خسينا بيني قلوب الدماء كاتك قاروا هنا سجيرها حسينا بيني قلوب الدواء حسينا بيني قلوب الدواء حسينا بيني قلوب الدواء
خاكاتنا وانا وشخوين وخالد البار صافي سوزاجان خاكاتنا وانا وشخوين وخالد البار ومدنا الزامية نفس موار تسوين جير خاق خدنا يندار ومدنا الزامية نفس موار تسوين جير خاق خدنا يندار تسوين جير خاق خدنا يندار تسوين جير خاق خدنا يندار دۆستان و ئەزانی سایە هونەرمەندان لەگەڵ یەکەم بڕگەی ئارەزومەندانە بۆ هیوایە بووین کەوا توانین زۆرتری خزمەت بە ئارەزومەندە خۆشەویستەکان بکەین هەر بەو پێش چەندان کەس لەو ئارەزومەندانە بڕیان کردە بەرنامەکەمان و پەیتا پەیتا لە شار و شارۆچکەکان و لە ناوچەکانەوە ڕۆمانتیەکان بە مەبەستەوەی کە لەم بەرنامەیە بتوانن دەنگی خۆیان تاقی بکەنەوە و ئەگەر سەرکەوتوو بوون لە بواری هونەرا بتوانن گۆرانی بڵێن و توان ئەو هیوایەتی کە هەیەە لەگەڵ مۆسیقایە جێبەجێ بکەن بۆ مەبەستەش میوانێکی خۆشەویستمان کە لە بەرگەی ئارەزومەندانە ئەمڕۆ بەشداریەکە بەڕێز کاک عەلیە کاک عەلیجان بەخێر بێت سپاسەکەم موفق بی یاخۆ خوش بی یاخۆ سەرکەوتی بە بەرنامەکەدا ئینشاءڵڵا سپاس کاک عەلیجان جەناب هەر لە بەرنامەکەەوە ئیتر دەمێکە خولیای گۆرانی وەڵڵاهی خولیای گۆرانی بوو تەبعاً کەمەکەمە گۆرانی بوو بەس کە بەرنامەکەتان بینی و شەوە زۆر چوە دڵمەوە یعنی تاسیری تێکردمیتر قەرارما بۆ بەیانیان ڕووکەم بەرنامەکە و میشتێ بە بینەران و بە خۆشەویستان پێشکەشکەم هیوادارم بەدڵیان بێ جەناب خەڵکی کوێ بە ئەسڵ قوربانگیان بە ئەسڵ خەڵکی ناحیەی سەنگا و گوندی ژاڵی کردچنە ینی ئەتوانی مەقامێکی ناوچەی گەرمیانمان بۆ بڵێ وڵای تەبعاً هی گەرمیان ئەوەی کە من ئەڵێم قەتار و بەتەمام قەتارێک و ئایایەک لە هیچ کەناڵێکی ڕاگەیاندن تەلەڤیزۆن ڕادیۆ نەخێرەوە بۆ یەکەم جارێکە بەرامبەر کامێرە دانیشم تایسەکیش گۆرانێکم تەزیین نەکردەوە ئێمە هیواداری سەرکەوتوو بیت سوپاسانەکەم موفق بی یاخوا مادێش و بەدڵی بینەرە خۆشی موفق بنی یاخوا ئینشەڵڵا سەرکەوتووە بنیەوە ئینشەڵڵا سمارياي بيت الخوار سمارياي القمرياي دال داراي صولاي بيتناري
دەردم سەیری یاریایی جوانێکە کە سماریایی تەواوی نەکردێ عزیزەکەم توخواکەی دەردگەی گردمایی لە ێوارەوە و گاوەرەریایی نەیبینێ داگەی وەسیاریایی دەرەوە بە ئەمە نەمان